ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. لە بەرنامەیەم هەفتەیەماندا کۆمەڵی نامە و بابەتی ئەوەی خۆشەویست لە بەردەستمانە کە یەکەیەکە پێشکەشتانی یەکەم زیاتریش تیشمان خستوۆتە سەر 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکی و خەباتی کۆمەڵە. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. مالای سوری شورشینه دا شاکنی سوری شورشینه دا شاکنی با چکه لجر والا سورم سرودی آشنبون وم ربا دشمن دخینی ربا دشمن دخینی من مالای سوری شورشینه دا شاکنی سوری شورشینه دا شاکنی من با چکه لجر والا سورم سرودی آشنبون وم ربا دشمن دخینی ربا دشمن دخینی مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجدی دوار روژی تیا دست مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجدی دوار روژی تیا من دمالا سوری شورشینه دا شاکنی سوری شورشینه دا شاکنی با چکه لجر والا سورم سرودی آشنبون وم ربا دشمن دخینی ربا دشمن دخینی برزلوت که یامانجی خوم بیرون مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی برزلوت که یامانجی خوم بیرون مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی من مالا سوری شورشینه دا شاکنی سوری شورشینه دا شاکنی من با چکه لجن والا سورم سرودی آشنبون وم ربا دشمن دخینی ربا دشمن دخینی ڕۆژی یەکشەمەی داهاتوو واتە دووسبەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. وێڕای پیرۆزبایی ئەم ڕۆژە لە بینەرانمان ئەمڕۆ لە کاتێکدا باس لە ڕۆژی کۆمەڵە دەکەین کە ناوچەکە بەگشتی و ئێران و کوردستان بە تایبەتی لە بەردەم گۆڕانکاری زۆر جدیدایە.
ساڵی پار هەر لەم ڕۆژانەدا کاتێک باسی ڕۆژی کۆمەڵەمان دەکرد جەختمان لەوە دەکرد کە کۆمەری ئیسلامی خەریکە لە فۆتاندن نزیک دەبێتەوە. ئەم ساڵی کە تێپەڕی تا ئێستا ڕەوتی فۆتاندنی کۆمەری ئیسلامی ئیتر لە ئاستی تەحلیل و لێکدانەوە تێپەڕیوە و بووەتە ئەمرێکی واقع. تەنیا کاتەکەیەتی کە هێشتا بە تەواوەتی لە ئێمە دیانە. لەم بارەوە بە تایبەت ئاخرین گۆڕانکاریەکان لە ئێدامەی بەرنامەی ئەوڕۆماندا زۆرتر قسەی لەسەر دەکەین. دیارە لە هەموو ئەم قسە و باس و لێکدانەوانەدا گرنگ ئەوەیە ڕێگایك ببینینەوە کە خەڵکی وەگیان هاتووی ئێران و بەگشتی و خەڵکی شۆڕژگەری کوردستان چۆن دەتوانن لە میانێ ئەم ڕوودا و گۆڕانکاریانەدا لە سەلماندنی ئاوات و ئارەزوەکانیان نزیک ببنەوە. بەڵام پێش هەموو ئەمانە پێویستە لە ڕۆژێکی گرنگ لە مێژووی بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان قسە بکەین، ئەویش ڕۆژی 26 ڕێبەندانە واتە ڕۆژی کۆمەڵە. پێم وایە زۆربەی خەڵکی کوردستان لە ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە جارێکی تر بیر لە ئاوات و ئارەزوەکانیان دەکەنەوە کە لە ساڵانی ڕابردوودا و لەگەڵ کۆمەڵە لە پێناویاندا خەباتیان کردووە. بیر لە داهاتوویەک دەکەنەوە کە کۆمەڵە بە کردارە لێبڕاوانە و شۆڕژگەرانەکەی بەڕوویاندا کردوونەتەوە. بیر لە پەیوەندیەکی قوڵ و پسە دەکەنەوەکە لەگەڵ کۆمەڵەدا دایان مەرزاندووە. و بیر لەو بیرەوەریانە دەکەنەوەکە لە ماوەی ساڵانێک خەبات و تێکۆشان لە دڵیاندا جیان کردوێتەوە. بیرەوەریە کە بۆیان خۆشەویست و پیرۆزە و نەتەنیا ژیانی ئەمڕۆیان بەڵکو و ئاوێتەی ژیانی سبەی ڕۆژیشیانە. بیر لە تازەکردنەوەی ئەحد و پەیمانێک دەکەنەوە کە هەموو ساڵێک لە ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەدا نوێ دەکەنەوە. ئەحد و پەیمانێکە تا دەستەبەربوونی ئازادی و یەکسانی هەموو جارێک و هەموو ڕۆژێک پێداگری لەسەر دەکەنەوە. ئێمەش لە ڕێگای ئەم بەرنامەیەوە سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو کەسانێک کە لە پێناوی ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگر و سەربەرزیان. سڵاو بۆ یادی کاک حەمە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیان بەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەیە کە لە پێناوی ئەو ڕێبازەدا بریندار و کەمەندان بوون یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەکاکانی ڕژیمی ئیسلامیدا تێپەڕ کرد. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە هیچ فیداکاریەک دریغیان نەکردووە. من کۆمەڵەم ئێستاش بە پێوە لە نێو سەنگەردا ڕاوەستاوم. من کۆمەڵەم و ئێستاش نرکەی هەڵمەتم دێ. من کۆمەڵەیەم خەڵکەم ئێستاش قاسپەی چەکم خەو لە چاوی ناحەزانم دەتارێنێ. من کۆمەڵەم و کوردستانم بە چریکەی مزەلیێل و لە کورتەکەی کاک فعادی من ڕابووە. من کۆمەڵەم لە دایک بووی ئازاری خاک و ناڵەی هەژار و بەشمەینەتی ئەم کوردستانم. من کۆمەڵەم بە تەنیا لە زستانی ژیندا ڕنۆی بەفرم دەڕێ. هەر خۆم و خۆم تاریکی چاونەبینی کوردستانم بڕێ. من کۆمەڵەم پێناسەم ڕووبارێک خوێنی شەهیدە. من کۆمەڵەم تا بینە قاقام ڕەگم لەم خاکەدایە و ئەستێرە سوورەی پێنج پار فوعاد و جعفەر و سدیق و حەمەحوسێن و خانە ناسنامەمە. ناکرێت باس لە بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان بکرێ مێژوەکەی بنووسرێتەوە بەڵام باسی کۆمەڵە نەکرێ. چون کۆمەڵە تێکەڵاوی بزوستنەوەی خەڵکی شۆڕژگەری کوردستان بووە و لێ گیان ناکرێتەوە. یان دەتوانین بڵین کۆمەڵە وەک ڕێکخراوێکی سیاسی چەپ و سۆسیالیستی کە لەم ڕۆدا ئاوێتەی ژیان و خەبات و هەستی بە ملیۆن ئینسانی زەحمەتکێش لە کوردستان بووە و ساڵانێکی پڕ لە خەبات خۆڕاگری و سەرسەختێکی کەموێنەی ناوەتە پشتسەر. ئەم ڕێکخراوەیە لێ بڕاوانە بڕیاریدا کە بە هەموو توانایەوە خەباتی جەماوەری لە کوردستان بۆ سەلماندنی مافڕەوەکانی بەرێتە پێش و بەهێزی بکات.
لەو کاتەوە تا ئێستا کۆمەڵە ئەو سازمانەیە کە سەبارەت بە مەسائل و مشکلاتی جەماوەری خەڵکی زەحمەتکێش، پێشێربوونی ماف و ئازادیەکانیان، بێمافی ژنان و سوکایەتی هەموو ڕۆژەیان هەستیار بووە و بۆ بەهێزکردن و هدایەتکردنی خەباتیان بە هەستکردن بە بەرپرسیارەتیەوە جوڵاوەتەوە. کۆمەڵە بەپێ توانای خۆی و ئامادەگی هێزە کۆمەڵایەتیەکانی ئامادە لە مەیداندا بێدرێغ لە ڕاستای پێشڕەوی و بەرەوە پێشبردننی خەباتی بێبەشانی کۆمەلگا و لە ڕاستای پاراستنی هەموو دەستکەوتەکان و قازانج و بەرژەوەندیاندا خەباتی کردووە و بەم جۆرە پەیوەندی نێوان خۆی و جەماوەری زەحمەتکێشانی قوڵتر و پتەوتر کردووە. لەمڕۆدا حاصڵی پتر لە چوارجەیە هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵە بەرهەمی چالاکی هاوبەشی کۆمەڵە و جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە ڕێژەی وشیاری و توانایی کارایی و نفوذی کۆمەڵایەتی ئەم جەریانەدا دەکرێت ببیندرێت. بەرهەمی ئەم هەموو ساڵە کار و هەوڵدان لە ڕاستای بەدەستگەیشتنی ڕیزی شۆڕشی سۆسیالیستی لە ئاشناکردنی کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی خەباتکار لەگەڵ مافە بنەڕەتیەکانیان لەگەڵ ئارمانی ئازادی یەکسانی خۆی نیشانداوە. بۆیە کوردستانی شۆڕەشگێر بووەتە چاوچرای شۆڕشی ئێران دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. کۆمەڵە هاوڕێ و هاوشان لەگەڵ خەباتی جەماوەری خەڵکی مافخوازی کوردستان ئەم ڕێگایە تا کۆتایی و تا گەیشتن بە سبەی ڕۆژی سەرکەوتن بە سەربەرزیەوە درێژە پێدەدات. ئەوەیە ڕەمزی خۆشەویستی کۆمەڵە و پێویستی ڕێزگرتن لە 26 ڕێبەندان. ڕۆژی کۆمەڵە لەلایەن کرێکارانی وشیار و خەڵکی زەحمەتکێشی کوردستان. کۆمەڵە لە دڵی ئەم خەباتەدا و لەسەر ناوەڕۆکی ئەم بارودۆخە پەروەردە بووە و خاراوە. هەر لێرەوە دەوە لە هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو خەڵکەی کە چارەنووسی سیاسی خۆیان بە چارەنووسی سیاسی کۆمەڵەوە گرێدراوە دەکەین بە هەر جۆرێک و بە هەر شکڵێک کە بۆیان دەکرێت و مەجالیان هەیە ڕێز لەم ڕۆژە بگرن و نیشانی بدەن کە کۆمەڵە لێرەیە، لە کوردستانە، لە شارەکانە و لە دڵی خەبات و خۆڕاگری کوردستان دژ بە داگیرکەراندایە. هەر لە ئێستاوە ئەم ڕۆژە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی دەکەین و بەڵێن دەدەین ڕێزی خۆمان بۆ گەیشتن بە ئاواتەکانمان پتەوتر بکەین. لەو پەڕی بێهیواییدا من هیوای هەستانەوە و
من وزە و ڕێی خۆشانم گوێڕا دێرە من کۆمەڵام من سەهۆڵبەندانی ڕێبەندانم تواندەوە و هەموو قوش بنێشیم خاکەم کردووەتە گوڵە نێرگز و هیوای ژیانەوەم کردووە بە گیانی سروشدا من داری هەزار ڕیشەم و ڕەگم ڕۆچووەتە نێوەم خاکە و هەموو قوش بنێشیم کوردستانم لە خۆ گرتووە و بە هیچ زریان و ڕەشەبایەک لە بن نایم من هەڵقوڵاو لە ناخیم خەڵکەوەم من کۆمەڵام من هاوشانی دا پیرەی پێشکۆمەوە بوو مامەیش دەست قەڵەشیوم و هەموو هەنگاوێکم بۆ ساڕێژکردنەوەی برینەکان و هیوا بە دوا ڕۆژێکی گەشە من دەنجی هەژار و جووتیاری ئارەق لە نێو چاوان ئاژین بۆی کوردستان و ڕێنیشان دەری ڕزگاری من فوئادم من بە کۆڵە پشتیەکەی کۆڵمەوە ساڕێژکەرەوەی ژان و ئازاری برینی بێبەشانیان خاکەم و موژدەدەری هەستانەوەی سەر لە نوێ من جعفەرم من یەکەم پێش قەراوڵی لە گۆڕناونی زنجیری ساواک و دار و کەلەپچەی دەستی شۆڕە سوارانی ئەو سەردەمم من هەمەحسێنم من کۆمەڵام من زمانی ئاگرینی شۆڕشم من لە قاودەری کڕنووش و دەنجی ڕەسا و دژی چۆکدادانم من سدیقم من گوردان شۆرە سوارانی شارەزای سەنگەر و قاڵبووی ژیانی شار و شاخم من لولەی تفەنگی گڕهاوێژی دەستی بەهێزی پێشمەرگەم ناسنامەی من ڕێبازی سووری ڕزگاریە من کۆمەڵام من دەنجی ڕەسایی شەقام و بەگشدا چووی تاریکی و موژدەبەخشی سەڵای ئازادیم من کۆمەڵام ئێرە دەنگ و ئێرە ڕەنجی کۆمەڵەیە هەر بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە کۆمەڵێک پەیام و بابەتمان بەدەست گەیشتووە لە یەکەمین پەیامدا وتراوە لە کوردستانی شۆڕژگێر سەرەڕای گوشاری و گرتن و هەڕەشەکانی ڕژیم خەباتی کۆمەڵانی خەڵک لە فۆرمێکی مەدەنی و جەماوەریدا هەروە بەردەوامە و هەڵسوڕاوانی ئەو بوارە لە کوورەیە و خەباتەدا ڕۆژ بە ڕۆژ خاراوتر دەبن و ئەزمموی زیاتر بەدەست دەهێنن. چالاکیە مەدەنیەکان لە بوارەکانی دادخوازی بنەماڵەی گیانبەختکردووان کە پشتیوانیەکی بربڵاوی جەماوەری بۆ لای خۆی ڕاکێشەوە خەباتی ژنان بۆ مافی ئازاد و یەکسان لە هەموو بوارەکان و بە تایبەت لە ژێرپێنانی یاسا و ڕێسای حکوومەتی دژ بە حیجاب و سەرپۆشی دیریەتی و زۆرەملێ خۆڕێخستن لە ڕێکخراوە پیشەیەکرێکاریەکان و معالیمان خۆڕێخستن بۆ بەرگریکردن لە ژینگە
خەبات لە پێنا و پەرەپێدانی خوێندن بە زمانی دایکی، چالاکیە هۆنەریەکان لە بواری موسیقا و شانۆ و ئەدەبیات و هیتر بە شێوەیەکی ڕێکخراو لە پەرەسەندندان. کۆمەڵە بە گەرمی پشتیوانی لەو چالاکیانە دەکات و لایەنگرانی کۆمەڵە هان دەدات کە بەشداری بەرچاو چالاکانەی خۆیان لەو کۆڕ و کۆمەڵانەدا و ئەو حرەکەتانەدا بەهێزتر بکەن. هر شیری دستی بکا حالا گریبی باکین داکاری دنیای پاک دنیای بی شوسانوا حکمی مداز گلانوا حکمی سوری کری کارا سوسیالیزم اسوی جهان رو خاندنی شوسی نرا رو خاندنی شوسی نرا کشمرگی کری کارانی پشتیوانی دوستیارانی ملای زحمت کشانی ملای زحمت کشانی ملای زحمت کشانی ملای زحمت کشانی بارودۆخی سیاسی ئێستا ئێران بەدەسەڵات و بە جەماوەرەوە لە بەردەم گۆڕانکاریەکی هەستیاردایە. ئەو گۆڕانکاریە دەتوانێت هەم هیوابەخش و ڕزگاری دەربێت و هەم هەستیار و مەترسیدار. ئەوەندەی پەیوەندی بە دەسەڵاتەوەیە کۆماری ئیسلامی لە سەرجەم بوارەکانی سیاسی، ئابووری، ئایدۆلۆژیک و سیاسەتی دەرەوەدا لەگەڵ کۆمەڵی قێرانی چارە هەڵناگر بەڕۆڕووە و لە هیچ بوارێکدا قسەیەکی ئەوتۆی بۆ وتن و ڕێکارێکی بۆ چارەسەرکردن بۆ نەماوەتەوە. لە ناوخۆی حکوومەتدا پاکچاوکردنەکان بازنێ دەسەڵاتیان وەها بەرتەس کردووەتەوە کە لەوە زیاتر تەنها دەتوانێت لە ڕێگەی کودەتایەکی سپی یان خوێناوی بەتایبەت بۆ پاراستنی ئەمپراتورێکی بەهێز یابووری کە فەرماندەکانی سوپای پاسداران بەڕێوە دەبن مسۆگەر بێت. لاوە بارودۆخێکدا دەرفەت بۆ بەهێزبوون لە ڕێگای پێکێنانی ڕێکخراوە جەماوریەکان لە شوێنی کار و ژیان زۆرتر فراهەم دەبێت. ئەمە پەیامی کۆمەڵە بۆ جەماوەری خەڵکی کوردستانە. ڕۆژی کۆمەڵە یانی کردنەوەی ئاسۆی دەسەڵاتی جەماوەری لە کوردستان. هەروەها لە پەیامێکی تردا هاتووە لە ئاستی جەماوەردا شۆڕشی ژینە ئاڵوگۆڕێکی قوڵی فەرهەنگی لە ناخی کۆمەلگای ئێراندا بەرامبەر بە فەرهەنگی زاڵ پێکێنەوە. ئەم شۆڕشە لە شکل و شێوازی نوێی خۆیدا هەروە بەردەوامە. حجابی زۆرەملێ لەلایەن ژنانی ئازادی خواز و بە پشتیوانی پیاوانی یەکسانی خواز توور هەڵدەدرێ و هەموو گەڵاڵە و پەسەندکراوەکانی ڕژیم بووەتە بڵقی سەراو. ئەگەر بۆ وشەی ژن لە دروشمی ژن ژیان ئازادیدا وەها ئاستێک لە خەبات و خۆڕاگری دەبینین، لە پیناوی ژیانیشدا شقامی شارەکان یێران هەرگیز لە کرێکاران، خانە نەشینان، مافخوازان، بنەماڵی دادخوازان چۆڵ نەبووە و ئەو بوارەش لە خەباتی مەدەنی لە ناوەڕۆکی خۆیدا درێژەی شۆڕشی ژینایە لە پێناوی ژیاندا. ڕۆژی کۆمەڵە لە هەموو ژنان و کشان و ئازادیخوازانی کوردستان پیرۆز بێت.
زنجیر القدردانا آری زنجیر القدردانا هۆ مەهاباد سوێندت دەدەم بە خوێنی معاینی ئەوە کێ بوو بێجگە لە جەماڵ مفتیەکەی من سرودی هەستانی بەوتی ئەوە کێ بوو بێجگە لە کوڕانی گوڵی پامچاڵی من بە ڕۆژی ڕووناک تراکتی بە خوێن نووسراوی ئازادی لە فەلەکەی دیلی هەڵواسی بۆکانەکەم بووکی شارانم سوێندت دەدەم بە خوێنی جەعفەر شەفیعی ئەوە کێ بوو بێجگە لە ڕەحیم عەبدینیەکەی من بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی وا قورماوی داوەڵەکانی تاران خەشابی کلاشینکۆفەکەی لە سینگی خائندا بەتاڵ کرد هەوسەقز سوێندت دەدەم بە خوێنی حەمە حوسەین ئەوە کێ بوو بێجگە لە یەحیا خاتونیەکەی من بێسڵەمینەوە لە مەرگ یەکەم فیشەکی بەڕووی دۆزەخی جەماراندا تەقاند سنە و کام یاران و دیوان دەرە سوێنتان دەدەم بە خوێنی کەمانگەر و کاکشوانەکان ئەوە کێ بوو بێجگە لە شۆکی و جەلال ڕەزبەندەکەی من بە ڕۆژی ڕووناک لە شەقامی سیروس و دۆرمەیان ئەمامەی قومیان خستە ناوئاگر هۆ سنەی سوور بە خوێنی من دیسانەوە سوێندت دەدەم بە خوێنی عەبدوڵای هوشیاریان و ئەیوبی نەبەوی و جەمیل زەکەریایی ئەوە کێ بوو بێجگە لە جەماڵ چراغ وەسیەکەی من لە ناو تەلبەند و دڕک و داڵی سەربازانی سەدارەدا پڕ بە گەروی مارشی کرێکارانی سەردا مەریوان ئەی شاری بنەماڵە شەهیدم سوێندت دەدەم بە خوێنی کاگە فوئادم ئەوە کێ بوو بێجگە لە حوسێن پیرخزریەکەی من کە لە ناو قوڕگی ئەژدیهای سەرکەوت و تاریکیدا وانەی ئازادی و سەربەستی فێری منداڵانی شار و لادێت کرد هۆسەر دەشت ئەی شاری چەندین جار خنکاوم تۆ و خوێنی جەلیل سیسەری و حوسەینی عەلیپورم عومەر قاچە و مینە نەستانی
ئەوە کێ بوو بێژگە لە حوسەین ئەحمەدیان و مام برایمی قوزلۆی من کە ئەلف و بێ خۆڕاگریان فێری لاوانت کرد. شنۆ، بانە، نەغەدە، ورمێ، بیجار، دێگولان، جوان ڕۆ ڕەوان سەر خۆی فسەڵماس. سوێنتان دەدەم بە جەرگی هەڵقرچاوی دایکی شەهیدانم. ئەوە کێ بوو بێژگە لە کوڕان و کشانی من هەوری ترس و مۆتەکەی عەمامەیان لەسەر تاراندن. پیران شار، بێژگە لە کوڕانی چیانەی من کێ ئەو مەڵبەندەی لە مۆتەکەی خەوی قورس هەرستاند؟ کامیاران، ئەی شاری هەرگیز نەبەزیوم، سوێندت دەدەم بە خوێنی ئێستا وشکەونە بووی مام ڕەحمان. ئەوە بێژگە لە حەمەکەی من کێ بوو بە بڕنەوێکی ژەنگاوی خەوی لە چاوی ئاغا و زۆرداران تاراندەبوو. هەورامانەکەم، بووکی ڕازاوای کوردستانم، سوێندت دەدەم بە خوێنی دکتۆر فەتێ لوتفۆڵڵا نەژادم. بێژگە لە تەوفیقی حەمەلاوەکەی من کەس هەبوو قاسپەی چەکەکەی چیا سەرکەشەکانت بلاوێنێتەوە؟ لۆڕستان و ئیلام و سەرپڵ و کرماشانی ئەشق و ئەوەینم، ئەی مەڵبەندی چواروەرزی ساڵ بریندارم. کێ بوو بێژگە لە کوڕان و کشانی من مارشی ڕابوونەوەتان بەگوێدا بدات؟ کوردستانم، ئەی وڵاتی سەراپا زیندان کراوم، ئەی وڵاتی سەراپا مێن ڕێژکراوم، ئەی وڵاتی هەموو ڕۆژ شەهید کراوم. لە مێژووی خۆتدا دیوتە پەتی سێدارەی دوژمنت لە شەرما خۆی بکاتە ملی خۆی و هەر خۆی لەدار بدات. کاتێک بینی خوشکانی ڕستەم گورجی و کەعبی و براکانی مستەفا سوڵتانی بە ڕیزی ڕەشپەڵەکەوە بەرەو پیریشون. کوردستانم، لەبیرتە لە دوای ئەوەی عەمامەی ڕەشیان کردە سەر بورجی ئازادیتاران، تاریکی و ترس، خۆف و دڵە ڕاوکێ بوون بە نەورۆزانەت. ئەوە دەستە دەستە کوڕان و کچانی من بوون دەمە و ئێواران خۆیان دەکردەوە بە شاردا و جەرگی تاریکیان دەدڕی و فیشەکیان بە دڵی ترسەوە دەنا. کوردستان، من بووم هەر من خۆم خەمی کرێکارانم نووسیەوە، بە سووتوی جەستەی پێشبەرگەکانی من برینی دەستی جووتیارتم گرساندەوە. جەمعیەتی معلمانی من بوو تەختی ڕەشی مەدرسەیان بە ئەلف و بێ ئازادی ڕازاندەوە. ڕێکخراوەی ژنانی من بوو ئاگری جەستەی ژنانتی کوژاندەوە و دەردی ژنبوونی کردە کڵاشینکۆف و کردیەشانیان. Suri şorşine de şakele Bacake Lejre wala suram Surudi aşnabuna Vam ruba düşmen dakhini Ruba düşmen dakhini Min malay Suri şorşine de şakele Suri şorşine de şakele باچکه لجره و حالا سورم سرودی آشنبونه و امرو با دشمن دخیلی
مرگی و شیارم ریگی سختم لریا چکید از بیری مشکم مجده دوار روژی دیا دست مرگی و شیارم ریگی سختم لریا چکید از بیری مشکم مجده دوار روژی دیا من مالا سوری شورشینه دا شاکینه دوری شورشینه در شاکره با چکه لجرم حالا سورم سرودی آشنبونم رو با دجمن دخبینی رو با دشمن دخینه برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی من مالا سوری شورشینه در شاکینه دوری شورشینه در شاکره من با چکه لجنه و حالا سورم سرودی آشنبونم رو با دجمن دخینی رو با دشمن دخینه لە پەیامێکی تردا باس لەوە کراوەکە پێویستە جارێکی دیکە تایبەتمەندیەکانی کۆمەڵگەی کوردستان کە ژینگەی چالاکی و تێکۆشانی ئێمەیە بیر بخەینەوە. سەرەکیترین تایبەتمەندی بریتیە لە وەرەی بەرز و ئامادەی خەڵکی کوردستان بۆ خەبات لە پێناوی ئازادی و مافی پێشێلکراویان بۆ بەهرەمەندبوون لە ژیانی باشتر. ئێمە شانازی دەکەین بەوەی کە لە ناو جەرگەی جەماوەرێکی ئاوا پێشکەوتن خواز و خەباتکاردا دەژین و لە ناو دڵی ئەواندا جێگەی خۆمان کردووەتەوە. خەباتی یەکگرتووانە و سازماندرا و دووهەمین تایبەتمەندی کوردستانە. لە ماوەی پێشوودا شاهدی چەندیمەنی شکۆجار لە خەباتی یەکگرتووانە و سازماندراوی خەڵکی کوردستان بووین کە دیمەنگەلێکی شکۆداری دیکە لە خەبات و خۆڕاگری ئەو جەماوەرە کۆڵنەدەر و زیندووبوونی شۆڕشی ژنجیان ئازادیان بە هەمووان نیشاندا. لە بانگەوازی ماگرتنی گشتی لە ماوەیەکی کووردا کە بۆ ڕاگەیاندن و ئامادەکاری لەبەردەست بوو بە ملیۆنان خەڵکیە وڵاتە بە دەنگمانەوە هاتن و پەیامی خۆڕاگری و مقاومەتیان بە هەموو جیهان گەیاند. ئەوان بەو حرەکەتەی خۆیان بەکردەوە نیشانیاندا کە ڕێگە نادەن کۆماری ئیسلامی هەروە بەبێ هەزینەی گران ڕۆڵەکانمان لە بەندیخانەکاندا بکات بە پەتی سێدارەوە. لەم ڕۆژانەدا و هاودەنگ لەگەڵ ژنانی تێکۆشەری مانگرتوو لە زیندانەکانی ئێران بەرامبەر بە ئەعدامی خەباتکارانی وڵاتە دەنگی ناڕزایەتی و خەباتیان بەرز کردەوە. وەها بەرزێک کە هەموو جیهان بیبێستێ و بە بەشی خۆی هەنگاوێکی دیکەی ڕژیمی ئیسلامی لە نەمانی یەکجارەکی نزیک بکاتەوە. ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز. من پیش مرگم، من شعله‌وار در خرمن شب زبانه میکشم، من گرم و آتشین به انجماد فصل سرد میوزم. من مهربان گلهای خونم را بر گیسوان کودکان گرسنه می نشانم. من تلخ 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 چونان خیزابه نفرت از دهانه زخم ناسور سر میزنم، فواره میزنم. من پیش مرگم. تو مرا میشناسی، تو مرا میشناسی، من عصاره خشم رنجبران جهانم، من از سلاله ستاره های سرخ کهکشان خلقم. من پیش مرگم.
قلبم برای تو میتپد ای دورترین انسان رنج دیده زمین. قلبم برای تو میتپد. کردستان این سرزمین خون و حماسه اینک قلب خونین ایران است که آزادی را پرجوش و پرتوان فریاد میزند. من پیش مرگم و تفنگم از پیشانی آسمان خواهد گذاشت و دنیا را پر از ولوله خواهد کرد. قلبم برای تو میتپد ای دورترین انسان رنج دیده زمین. قلبم برای تو میتپد و شعر بزرگ آزادی را با خون خیش برای تو میسرایم. من پیش مرگم و رگبار تفنگم را با درس‌های سرخ لنین مشق میکنم. ڕاگەیاندنی خەبەت یاشکرای کۆمەڵە تەنیا سەرهەڵدانی ڕۆتیکی کۆمەڵایەتی و ڕێکخراوێکی سیاسی نوێخواز و پێشکەوتنخواز نەبوو، بەڵکو لە هەمان کاتدا ڕۆژی ڕاگەیاندن و هاتنە ئارای ئاڵتەرناتیڤێکی کۆمەڵایەتی بەهێز بوو بەرامبەر بەو ڕۆتە ئیسلامیەکە لە ڕاپەڕینی ڕۆژی 22 ڕێبەنداندا بەدەسەڵات گەیشت بوو. کۆمەڵە هەر لە سەرەتاوە لێبڕاوانە لەسەر چەمکی سێکۆلاریزم، یەکسانی ڕەگەزی و ڕزگاری ژنان، مافی گەلان لە دیاریکردنی چارەنووسی خۆیان، دادپەروەری کۆمەڵایەتی و پشتیوانی و بەرگریکردن لە ماف و دادخوازی کرێکاران و چۆسەوەکان، دیموکراسی و ئازادی سیاسی، جیای دین لە دەوڵەت و ئازادی ڕادەربڕین پێداگری کردووە. هەموو ئەوانە لە کاتێکدا بوو کە کۆماری ئیسلامی لە دژایەتی و دژمنایەتیکردنی هەموو ئەو ئامانجانەدا بەدەسەڵات گەیشت بوو. ئەو سەردەما بزوستنەوەی کوردستان با پشتیوانی و بەرگریکردن لە مافە سەرەتاییەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ببووە تاقە ئاڵتەرناتیڤی بەهێزی کۆمەڵایەتی و بژاردەی غێرە ئیسلامی جەماوەری خەڵک بەرامبەر بە کۆماری ئیسلامی و وەڵامی نایەک بە ڕێفراندومی کۆماری ئیسلامی دایەوە. کۆمەڵە ئەو ڕۆتە سیاسیەیە کە لە کوردستان بە شێلگیری و لێبڕاوانە ئەو ئاڵتەرناتیڤەی بەرجەستە و بەهێز کرد و لەسەر جیاوازی و تایبەتمەندی پێشکەوتنخوازانەی کوردستان بەرامبەر بە کۆنەپەرستی و تاریکبینی ئاینی کۆماری ئیسلامی پێداگری کرد. ئەمڕۆ ئێمە لە کاتێکدا ڕێزدەگرین لە ڕۆژی کۆمەڵە کە 47 ساڵ بەسەر دەستپێکردنی خەباتی یاشکرای کۆمەڵە لەلایەک و بەدەستەوە گرتنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەلایەکی ترەوە تێپەڕیوە و کۆماری ئیسلامی لە نالەبارترین بارودۆخ و لە بێزراوترین ڕۆژانی ژیان و دەسەڵاتی خۆی و لە قێراناویترین قۆناغی ژیانی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی و ناوچەی نیوسەدەی ڕابردووی کۆمەڵگە ئێراندا بەسەردەبات. بەڵام پاش ئەم نیوسەدەیە کۆمەڵە و ئامانج و ڕێبازەکەی لە قوڵایی بزوستنەوەی ڕزگاری خوازی کوردستاندا جێی خۆی کردووەتەوە و لەلایەن خەڵکی باقی ناوچەکانی ئێرانەشەوە جێگای ڕێز و خۆشەویستی و پشتیوانیە. لە ئێستادا هەموو خەڵکی ئێران بە چاوی ڕێز و پێزانینەوە لە کوردستان و لە هەڵوێستەکانی بزوستنەوەکەی دەڕوانن. لە خەباتی سیاسی و سەرتاسەری لە ئێراندا هەڵسوڕاوانی بزوستنەوەی جەماوەری و مەدەنی کوردستان خاوەن پێگە و سەنگ و قورساییەکی تایبەت و بەرچاون. ئێستا بە شێوەیەکی بەرچاو ڕوون خەبات و دادخوازی و ناڕزایەتی کرێکاران، مامۆستایان، خانەنشینان و باقی چین و توێژە کۆمەڵایەتیەکان لەگەڵ دیموکراسی خوازی و سێکۆلاریزم ئاوێتە یەکتر بوون. ئەمڕۆکە کوردستان لە بوارگەلی فەرهەنگی و کەلتوری ژینگە پارێزی و جوڵانەوە کۆمەڵایەتیەکاندا لە تروپکی گەشانەوەدایە و بووەتە مەڵبەندی دامەزراوە و ڕێکخراوە پیشەی و مەدەنیەکان و
لە کۆی بزوستنەوەی خەڵکی کوردستاندا ئاسۆیەکی گەشت و ڕووناکە. کۆمەڵە بە تێڕوانین و بەرزنرخاندنی ئەم دەستکەوت و پێشکەوتنە بەرچاوانە لە کوردستان و ئێران و لەسەر بنەمای ئەم ڕەوتە کۆمەڵایەتیە ڕوو لە گەشەیە هەنگاوەکانی داهاتووی خۆی ڕێک دەخات. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی پێداگریە لەسەر ڕەوتی چەپ و سۆسیالیستی لە کوردستان. بەخشانێک بۆ پێشوازی لە ڕۆژی کۆمەڵە. نووسین سعید ئەمانی. لە سەرودەمی نزیک بوونەوە لە ڕۆژی 26 ڕێبەندان، ڕۆژی شۆڕش، ڕۆژی هەستان و بەرخۆدان لە ژێڕەکێفی شۆڕەسوارانی تێکۆشاندا، چەپۆکەکانیەتی ئەسپی تەوسەنی خەباتی نەپساوەی زۆر لێکراوان و چەوساوان. لە سەرودەمی نزیک بوونەوە لە ڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی ڕێکخراوێک یەکسانی خواز، پشت و پەنای زۆر لێکراوان، جێگای هیوای جەماوەری زەحمەت کێش و چینی مەزنی کرێکاران، باڵی چەپ و کۆڵەکەی قایم و بەهێزی خەباتی ڕەوا و بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان. لەسەر تاسەری ئێراندا تەنووری شۆڕش داخراوە، سێڵاوی قینی جەماوەر شەپۆل ئەدات وەستاوە، بۆمەلەرزەی تووڕەی گەل هەژاندوویە، تەختی ستەم و زۆرداری گەیاندوێتی هەڵدێری بەرەو زەبڵدانی مێژوو، دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی و پارێزەری نیزامی سەرمایەداری. سەرودەمی 26 ڕێبەندانە لەشکری خەڵکی تێکۆشەر سانی گرتووە و لە مەیدانە قەستی ئاوەژووکردنەوەی دەسەڵاتی پڕ لە گەندەڵی و خوێن مژی مشەخۆر و زۆردارانە. کرێکاران، زەحمەت کێشان، جەماوەری ئازادی خوازی کوردستان، ڕۆژی کۆمەڵا سمبولی خۆڕاگری و وێستانەوەیە بەرامبەر دەسەڵاتی داگیرکەران. ڕۆژی کۆمەڵە هەوێنی گیرسانی بربەرەکانەی بە کۆمەڵ تێکۆشانی چینایەتی و ڕاسانی عەزمی ژنانە، هەڵگیرسێنەری ئاگری ورەی بەرز و باوەڕ بەخۆی لاوانە. با پێکەوە لەم ڕۆژەدا کوورەی شۆڕش و خەباتمان گەلێک گەرم و گوڕتر نێڵدەین. ئاڵای سووری شۆڕشی چینی چەوساوان لەسەر بەرزترین لووتکەی زاڵبوون بەسەر دوژمنانی گەلدا هەڵکەین. ئێستا لە کوردستانی شۆڕژگێر لە هەر کوێ باسی ئازادی و یەکسانی ژنان هەبێ، باسی مافی کرێکار و زەحمەتکێش هەبێ، باسی کۆمەڵگایەکی ئازاد و پێشکەوتوو کە هەموو چین و توێژێکی مافخواز و ژێردەستە هەبێ، باسی دژایەتی لەگەڵ خوراپە و کۆنەپەرستی هەبێ، مۆرکی کۆمەڵە و ڕێبازی کۆمەڵی پێوە دیارە. ئەم سنەت و کەلتور و ڕێبازە ئینسانی و پێشکەوتن خوازانەی کۆمەڵە ئێستاش کە ئێستایە بووەتە بنەما و سەرەتای هەموو خەباتێکی مەدەنی و جەماوەری لە کوردستانی شۆڕژگەر. بە پێداگری لە مافی ئازادی و یەکسانی، بە پێداگری لەسەر مافی ژیانێکی ئینسانی بۆ کرێکار و زەحمەتکێش، بە پێداگری لەسەر بنبڕکردنی دەسەڵاتی ئاین لە کۆمەلگا و باوەڕی کۆن و دواکۆتوانە، کۆمەڵە ینی ڕەوتی چەپ و سۆسیالیستی لە کوردستانی شۆڕژگێر بەهێز بکەین. کۆمەڵە هەرگیز نامرێت لە شعرەکانی ژاکاو. ئەی ئەونەی لە نووسیندا مارکسیزمی تۆخی تۆخن، بەڵام سپر بەرەو خوار بەکردەوە. ئەی ئەوانەی لە نووسیندا مارکسیزمی تۆخی تۆخن، بەڵام لە سپر بەرەو خوار بەکردەوە. پێتان وا بوو بەو هەنگاوەی ئەو جارەتان بڕواونامەی ناو کۆمەڵی ڕەنجدەران ئەسرنەوە، ناو وشکە خەیاڵێکە و بیت و باڵۆرەیەکی نزمە. ڕۆژێک داهات کە بەشرین بڕوانامەی نووسراوەتان لە مێژووی ژینا شەتەک بوو، بەشێکی زۆر لە کارنامەی ڕابردووشی ئەسڕینەوە. کۆمەڵە هەرگیز نامرێ و باڵی حیزبی کۆمۆنیستە. ئەی ئەوانەی بۆ ئاوەدانی سەرچاون، ئەی ئەوانەی قاڵبووی کار و جێمتمانەی ڕەنجدەرانن، زانیتان چۆن ئەو باڵە
لە ناو لێژ و ڕشتی مێژووی چەندین ساڵەی ڕابردوودا لە ئان قەستی نزمی کۆنی سەرمایەدا لە مەیدانی ململانەی هەردوو باڵی بۆرژوازی ژوور و دەردا چەندەها گیانی بەخت کرد تا ئەو ڕچەپڕ لەوەی شومەی تەخت کرد کۆمەڵە هەرگیز نامرێ و باڵی حیزبی کۆمۆنیستە گوێڕاگرن ئەی ئەوانەی ڕاڵان یاخۆ دوورە پەرێز گوێڕاگرن ئەی ئەوانەی ڕاڕان یاخۆ دوورە پەرێز سەرنج نادەن لەو گژنیژە ئاڵۆزانەی ناو زەلکاوی نقمبوودا کە کاوێژی ئەو ڕاوێژە تو دەئیستە چەندە نزمە و چەندە زامی ئاواڵەیە و چەندە بەکردەوە دوورە لە کۆمۆنیزم و لە مارکسیزمی کرێکاری کۆمەڵە هەرگیز نامرێ و باڵی حیزبی کۆمۆنیستە ئەی هاوڕێیانی پێشمەرگە هەڤاڵانی خەباتی سوور کۆڵنەدەرانی پش و درێژ بچەبی زمانی ڕێگەی دوور پێگەیشتن کە کامە ڕابەرتاسەرە لە کامە سەنگەر ڕەنجدەرە کۆمەڵە هەرگیز نامرێ و باڵی حیزبی کۆمۆنیستە ئێستاکەیش با بڕۆینە سەر باسی مربوط بە ئێستای ئێران و کوردستان. بینەرانمان دەزانن کە ڕۆژی هەینی هەفتەی ڕێبەندان نوێنەرانی کۆماری ئیسلامی و ئێران و دەوڵەتی ئەمریکا خۆلێکی نوێ و توێژیان لە شاری مەسقەتی پایتەختی عۆمان بەڕێوەبرد. دانوستانێکی کە لە کەشێکی پڕ لە هەڕەشە و بێمتمانەیی و نیگەرانیە ناوچەیەکاندا بڕێوەچوو. تا کاتی ئامادەکردنیەم بابەتە لایەنی ئەمریکایی هیچ هەڵسەنگاندن و ڕوونکردنەوەیەکی سەبارەت بە ئەنجامی ئەم خۆڵێ دانوستانەکان نەخستوەتە ڕوو. هەروەها بەرپرسانی کۆماری ئیسلامیش تەنها بە شێوەیەکی گشتی و ناڕوون هەندێک لێدوانیان داوە و خۆیان لە خستنەڕووی ورزەکاری دیاریکرا و بواردووە. لە ئاواکەشێکدا دەتوانرێت دوو سەناریۆی لۆژیکی بۆ ئەو ئاراستەیە چاوەڕوان بکرێت. سەناریۆی یەکەم هەنگاونان بەرەو شەڕ و تێکەڵچوون. لەم سەناریۆیەدا ڕێبەری کۆماری ئیسلامی داواکاریەکانی ئەمریکا ڕەت دەکاتەوە و دانوستانەکان شکست دەهێنن. دەرەنجامی وەها دۆخێک دەتوانێت بریتی بێت لە پەرەستاندنی گوشاری سیاسی و ئابووری و سەرنجام هێرشی نظامی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران.
لەم حاڵەتەدا ئەگەری زۆرەکە کۆماری ئیسلامی بە هێرشی موشەکی و جموجۆڵی ناوچەی وەڵام بداتەوە، بەڵام هاوسەنگی هێز نیشان دەدات کە ئەگەری شەڕێکی درێژخایەن بە دوور دەزانێت. دەرەنجامی ململانێکی لەو شێوەیە دەتوانێت بریتی بێت لە شکستی بەکردەوەی کۆماری ئیسلامی و قبولکردنی ڕێکەوتن لە پێگەیەکی لاوازەوە. لەم پرۆسەیەدا گۆڕانکاری جدی لە پێکاتێ دەسەڵات لە ئێراندا دوور لە چاوەڕوانی نییە. ڕەنگە ڕوخسارە سەرەکیەکانی ڕژیم جێگەی خۆیان بدەن بەو هێزانێکە پۆتانسیەل و توانایی گەیشتن بە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ ئامریکایان هەبێت. بە واتایەکی تر شکست لە مەیدانی ڕاستەخینەدا دەتوانێت ببێتە هۆی سەر لە نوێ ڕێخستنەوەی بەناچاری ڕێبەری سیاسی لەناو ئەو سیستەمەدا. سناریۆی دووهەم سازشکردن بە مەبەستی ڕێگریکردن لە شەڕ. لەم سناریۆیەدا کۆماری ئیسلامی بۆ پێشگرتن لە ڕوبەڕووبوونەوەی نیزامی مل بە سازش دەدات و مەرجە سەرەکیەکانی ئەمریکا قبول دەکات. بەڵام لەم حاڵەتەشدا پاشەکشەیەکی لەو شێوەیە بەبێ گۆڕانکاری لە ڕوخسار و پێکاتەی دەسەڵاتدا گەلێک دژوار دەبێت. دەسەڵات بە مەبەستی دارەدانی دەرەنجامە ناوخۆیی و دەرەکیەکانی سازان، حکوومەت ناچار دەبێت هەیکەلی سیاسی خۆی سەر لە نوێدا بڕێژێتەوە بۆ ئەوەی لە ناوخۆدا وانیشان بدات کە ڕێککەوتنەکە لە پێگەیەکی بەهێزەوە کراوە و هەروەها لە بواری نێودەوڵەتیشەوە تا ڕادێک قبول کراو بێت. لەم حاڵەتەشدا تەنانەت ئەگەر شەڕیش ڕوونەدات، کۆماری ئیسلامی ناچار بە پاشەکشەی گرنگ و بەرچاو دەبێت. پاشەکشێکی کە نیشانەی لاوازبوونی دەسەڵاتەکەی و کەمبوونەوەی توانایی مانۆڕی سیاسی دەبێت. لاوازبوونی کۆماری ئیسلامی لە ئەگەری هاتنە ئارەی هەرکەم لەو سناریۆیانە واقعێکی هاوبەشی بەرچاوە. کۆماری ئیسلامی لەم دانوستانە لاوازتر لە پێشوو دێتە دەرەوە، یان لە ئاکامی گوشاری نیزامی و شکست لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆدا، یان لە ئەنجامی جۆرێک لە سازان کە نیشانەی پاشەکشەیە لە هەڵوێستەکانی پێشوو و پێوەشیە دیارە. هەردوو ئاراستەکە بەیانگەری دابەزینی توانە سیاسی و استراتیژیەکانی حکوومەتێکە کە ساڵانێکی زۆر مەشروعیەتی خۆی بە دروشمی خۆڕاگیری لە بەرامبەر ڕۆژاوادا پێناسە کردبوو. لاوە هەلومەرجێکدا داهات و ئێران پتر لە هەر شتێک پەیوەستە بە پێشاتە ناخۆیەکانی کۆمەڵگاوە. ئەزمموی ساڵەکانی ڕابردوو دەری خستووەکە بزوستنەوەی کۆمەڵایەتی و کرێکاریەکان، بزوستنەوەی ژنان، لاوان و توێژە جیاوازەکانی کۆمەلگا ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان لە شکڵپێدان بەڕۆتە سیاسیەکان هەیە. پێکێنانی ئەڵتەرناتیڤێکی کە بتوانێت وەڵامدەرەوەی داخوازی ئازادی خوازانە و دادپەروەرانە و بژێوی ژیانی خەڵک بێت، پێویستی بە خۆڕێخستن و پەیوەندی نێوان ئەم بزوستنەوانە هەیە. دروشت مینانکار ئازادی بە مانافراوان و هەمەلایەنەکەی دەتوانێت مەحوەری لە یەک نزیک بوونەوەی هێزە کۆمەڵایەتیەکان بێت. دروشتێکی کە هەم داواکاریە ئابوووریەکان و هەم داواکاریە سیاسی و مەدەنیەکان لەخۆ دەگرێت. داهاتووی کۆمەلگایەکی ئازاد، ڕێکخرا و خۆشگوزەران سەرچاوەکەی نەک لە ڕێکەوتنەکانی پشتدەرگا داخراوەکان و نە لە شەڕی وێرانکەردا، بەڵکو لە توانایی جەماوەر بۆ پێکێنانی دامەزراوە سەربەخۆکان و بەرەو پێشبردننی خەباتی مەدەنی و کۆمەڵایەتیدایە. لە کۆتاییدا چارەنووسی سیاسی ئێران نەک لە سەرمێزی دانوستان، بەڵکو لە گۆڕەپانی کۆمەلگا و توانایی هێزە کۆمەڵایەتیەکان بۆ خۆڕێخستن و پێکێنانی ئەڵتەرناتیڤێکی دیموکراتیک و جەماوەریدا دیاری دەکرێت. ئاڵتەرناتیڤێکی کە بتوانێت ئاسۆیەک لە ئازادی، یەکسانی و خۆشگوزەرانی گشتی بەڕووی داهاتووی کۆمەلگای ئێراندا بکاتەوە. من هنوز زندم، هنو پیغمبر عشقم، هنو اداغ این کشور، شبا پلکه میره رو پلکم. من هنوز سرپام، هنوز یاغی و بی پروام، هنوز نرایت نرباب، هنوز حق و تلخ نرفام. منو نمیکنه خاموش گنداب پلکن، نمیتونه بزنه کس افسار برپم. فروشی نیست فریاد مظلوم، قیمت نداره پناز قلم. منو نمیتونی خفه کنی، گفته بودم مگه رحمی بوده که دیگه مرده تو. من گفته این 2 سال صدامو کشتی تو حبس شدم، گرافیتی شعار و پورتر تو شهر. من هنوز زندم، هنوز بازی کنه رندم، خواستید کورم کنید اما هنوز تیزن 2 تا چشمم. میبینم با قلم میزنید قلب تو خون، سالم در نمیاد توتون. ببینیم و جارش میزنیم و نقاب برمیداره من رو تون. هنو خودمم، هنو خود مردمم، هنو از ترس میترسم از تونم. پین کارگریام کف دست پرن، هنوزم عاشق گل گندمم. هنو برهنه پام، هنو خاک بازم، هنوزم شاعر کف آسفالتم. هنو
یارو سفت کمر ولی جاپان نرمن و تق توق بخوره باز داشتم من ولی جریان داره زندگی هنوز زنده است تومون اتحاد داریم جاری میشیم مثل رو هنوز جوشانن چشمه ها کوتاه شده فیتیلش داره تندتر میشه ارتاش بشنو داغ‌تر میشه ای صدا یعنی نزدیک شده انفجار ولی جریان داره زندگی هنوز زنده است تومون اتحاد داریم جاری میشیم مثل رو هنوز جوشانن چشمه ها کوتاه شده فیتیلش داره تندتر میشه ارتاش بشنو داغ‌تر میشه ای صدا یعنی نزدیک شده انفجار جوش خوردن همه استخونام جوهر قلم داره میشه روون قل میخورن کلمات تو سینم ما تشفشان زیر گلوم قلم تیز هنو قلم تیغ هنو قلم اسلحه هست که بستم تیغ و جوری جر میده پرده ها میرن رو پشت برگه هاتونم دیدم با دیده درون پیله تو مغز میاد مغز پیله انقدر جوونه دادیم داره سرسبز میشه سر سوق حالیت میکنه که مقصد چیه بدتر بشی بعد برات بدتر میشه آره عقب سینم چاکتر آرومترم چون دیدم بازتر قول دادم به خودم که میرم تا تاش فنا من خودمم جیگردارترم جر میدیم آسفالتو این خیابونا مال من روحی کماندو ای بزرگ شده یه پادگان جراحای شر با عمل تیمی شوک میدیم بهش و نفس گیری شارگ خیابونا تو دستمونه و مغزش جلومونه وسط سینی گر میکنیم برا رانده بعدی وایسی جلومون که باخت قطعیه عقب نشین اینجا نداره معنی جرم حرف پینم خلاف بعدی گر میدیم آسفالتو این خیابونا مال من روحی کماندو ای بزرگ شده یه پادگان گر میدیم آسفالتو این خیابونا مال من این خیابونا مال من ما هنوز زنده ما هنوز زنده ما هنوز زنده کاگ فؤاد 94 لە بانەوە پەیامێکی بۆ ناردوینی و دەڵێت هاوڕێیانی بەرنامە ئێمە بینەران سڵاوتان لێبێ و دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان ماوەیەک لەوە بەر چەند پرسیارە مەرەستەکردن بەڵام وەڵامتان نەداوەتەوە حتمما کاتی بەرنامەکە ئیجازای نەداوە دیسانەوە داوامەوەیە بە وردی لەسرم پرسیارانەیە کە پرسیاری زۆر کەسی تریشە قسە بکەن زۆر سپاس لە کاک فؤاد بێگومان کاتی بەرنامەکەی زنی نەداوە ئێستا وەڵامتان نەدەینەوە کاک فؤاد پرسیوێتی ئایا پێتان وایە ئەگەر خەڵکی کوردستان بیتوانی بە کیانێکی بۆ خۆی هەبێت و وەک دەوڵەتێکی سربەخۆ بوونی هەبە ئاوا نەدەکەوتە بەر دەستدرێژی نەیارانی لە هەرلایەکەوە ئایا بێدەخاڵەتی زرهێزەکانی دنیای ئەمڕۆ دەکرێت و ممکنە کە خەڵکی کورد بتوانێت دەسەڵاتێکی سیاسی بۆ خۆی دابمەزرێنێ ئایا خەڵکی کورد لە ڕۆژاوا کاتێک کۆبانەی گەمارۆدرابوو بەبێ هاوکاری لەگەڵ ئەمریکا و ئەوروپا دەیتوانی سەرکەوتن بەدەستبێنێ دوایەوەش بەبێ ئەم هەوپەیمانیە دەیتوانی خۆی ڕابگرێت لە بەرامبەر دژمنانیدا هەروەها داوامەوەیە کە قسە لەوە بکەن کە زەعف و کەم و کۆڕی بزوستنەوەی ڕۆژاوا چی بوو کە بوو بەهۆی ئەوەی لەم پەلامارەی دواییدا لە زۆر شوێن بکشێتەوە ئایا ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتی سووریا چارە هەڵنەگر بوو ئەمە پرسیارەکانی کاک فؤاد بوو زۆر سپاس لە کاک فؤاد سەرەتا با قسە لەوە بکەین کە دەڵێ ئەگەر کوردستان سربەخۆبە و دەوڵەتێکی هەبا لەوانەیە ئەوان نەکەوتبایە بەر دەستدرێژی نەیارەکانی ئێمە هەروەک چۆن مافی دیاریکردنی چارەنووسی سیاسی بە حەقی بێ ئەم لە ئۆلای خەڵکی کوردستان دەزانین هەر لەسەر ئەو باوەڕە پێمان وایە خەڵکی کوردستان بۆیان هەیە بە هەر شێوازێک کە خۆیان بە مەسلحەتی دەزانن لە ڕاپرسیەکی ئازادانەدا بڕیار لەسەر ئەوە بدەن کە چارەنووسی خۆیان دیاری بکەن ئەگەر خەڵکی کوردستان بڕیار لەسەر جیابوونەوە و سربەخۆیی بدەن ئێمە ڕێز لەم بڕیارە دەگرین و پشتیوانی لێ دەکەین بەڵام پێشنیاری ئێمە ئێستا و لە بەرچاوگرتنی هەموو فاکتەرەکان بڕیاری جیایی نییە بەڵکو ئیدارەی کۆمەڵگەی کوردستان بەدەست جەماوەری خەڵکی کوردستان لە ڕێگای ڕێکخراوە جەماوەریەکان لە خوارەوە بۆ سەرەوە لە چوارچێوەی ئێراندایە لەم شکڵە لە دەسەڵات بەپێی بەرنامەیەکی ڕوون و قابلی بە ئەنجام گەیاندن هەر چەشنە هەڵاواردنێکی نەتەوەی ئاینی جنسی و هیتر کۆتایی پێدێت هەروەها لەم پێشنیارەدا سلماندنی مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستان دابینکردنی ئەمنیەت و ئاسایش بۆ خەڵکی کوردستان ڕەشاو دەکرێت دانانی پلانی توکمە لە پێشێدا بۆ
قەرەبووکردنەوەی دواکەوتووی ئابووری و خزمەتگوزاریەکان کە دەسەڵاتی داهاتوو لە کوردستان بە ئەنجامی دەگەێنێت. با بزانین بۆچی ئێستا پێشنیاری جیابوونەوە بە گونجاو نازانین. یەکەم لەبەر ئەوەی کە خەڵکی کوردستان جیاوازی کۆچایهێنانی ستەم و سەرکوتێکن کە دەوڵەتانی ناوەندی چ پاشایەتی و چ ئاینی بەسەریاندا سەپاندویەتی. ئەم خەڵکە بەنیازن ئامڕازی سەرکوت و ستەم لە دەست دەوڵەتی ناوەندی بێنە دەر و لە جیاتی ئەوە بەرنامەی خۆیان جێگیر بکەن. هەر بۆیە ئەم مەبەستە لە هاوپەیمانی لەگەڵ خەڵکی ئێران و هێزی پێشڕۆ لەم وڵاتە ئاسانتر بەدیدێت نەک جیابوونەوە لەوان. دووهەم لە هەلومەرجی ئێستادا جگە لە وڵاتانەیە کە خەڵکی کوردی تیادا جێگیرە بەڵکو هێزە ناوچەیی و ئیقلیمیەکان دژایەتی جیابوونەوە دەکەن. چونکە جارێک تا ئێستا بەرژەوەندی سەرمایەداری لە ناوچەکە ئەوە دەخوازێت. بۆیە سەری زمان و بنی زمانیان پاراستنی یەکپارچەی هەر وڵاتێکە. لاوە دۆخێکدا ئەگەر خەڵکی کوردستان بڕیار بە جیابوونەوە بدەن لەگەڵ گوشار و زەختیابووری و نظامی و ئەمنیەتی ڕوبەڕوو دەبنەوە کە ئامادەگیان بۆی نییە. بە واتایکی تر ئێستا ئەم داخوازیە هەرچەند خواستێکی ڕەوابێت بەڵام مەجال بۆ بە ئەنجام گەیاندنی ئەستەما. نمونونەکەی کوردستانی عێراق بوو کە مەجال و دەرفەتی ئەوەیان لێسەندەوە و بڕیاری سربەخۆی خۆیان جێبەجێ بکەن. ئەگەرچی نابێ ئەوە لەبیر بکەین کە لەوانەیە ئەم دۆخە گۆڕانکاری بەسەردا بێ و شێوازی ڕەچاوکردنی بەرژەوەندیەکان تووشی یاڵ و گۆڕ بێت. بەڵام ئێمە قسەی ئێستا ئەکەین. چونکە هەموو هێزەکانی ناوچەکە و بگرە دەرەوەی ناوچەکەش واتە زلهێزەکانی دنیای ئەمڕۆ خۆیان بە ئێشوازەری خەڵکی کوردەوە ماندوو نەکردووە و نایکەن. ئەوان چاویان لە بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی خۆیانە. سێهەم لە هەلومەرجی ئێستادا ئەم داواکاریە ئیمکان و مەجال بۆ جیایی خەڵکی کوردستان لەگەڵ باقی شوێنەکانی تر لە ئێران دەڕەخسێنێت لە کاتێکدا دژمنی هەمویان یەک دەسەڵاتە. دیارە خەڵکی کوردستان بەداخەوە ئازاری زۆرتری چێشتەوە بەڵام ئەوە تا دەبینین کە بەشی هەرە زۆری خەڵکی ئێران دژی ئەم دەسەڵاتە ڕاپەڕیون. بەڵام بەهێنانە گۆڕێم داواکاریە واتە سربەخۆیی دەوڵەتی داگیرکەر وەکو کۆماری ئیسلامی کەڵک وەردەگرێت بۆ بە تاخستنەوەی خەڵکی کوردستان و سەرکوتی بەرفراوانتری کە ئەمەش بە قازانج نییە. کەوا بوو بە خوێندنەوەی واقعی ئارایشی بەرژەوەندیەکان و نەخش و ڕۆڵی هەرکەم لە دەوڵەتانی داگیرکەری کوردستان ئەم ئارایشە سیاسی وابووریەدا دوای سربەخۆی هەرچەندە داوایکی ڕەواژ بێت مەجالی سەرکەوتنی ئەستەمە. ئەوەشمان لەبیر نەچێت کە داوایکی لەم چەشنا پێویستی بە ژێرخانی یابووری بەهێز و دامەزراوەی سیاسی گونجاو هەیە کە بەداخەوە داگیرکاری و سەپاندنی گەلێک مەحرومیەت و بێمافی بەسەر خەڵکی کوردستاندا ئەم ئیمکاناتەی دوورخستوێتەوە. بە واتایکی تر تەنیا ئارەزووکردن کافی نییە بەڵکو دەبێ ئیمکانات و زەرفیەت و هەلومەرجی لەبار بۆ گەیشتن بە ئارەزوەکان لە بەرچاو بگیردرێت. کەوا بوو سەربەخۆی کوردستان و دامەزراندنی دەوڵەت هەرچەند یەکێک لە ئاواتەکانی خەڵکی کوردستان بووە و هەیە و لە مێژووی خەباتی خەڵکی کوردستاندا زۆر جار هەوڵی بۆ دراوە بەڵام هەر جارە و بەهۆی گرفتی ناوخۆیی و لەوە گرنگتر هەر وەک باسکرا بەهۆی زاڵبوونی هێژمونی بەرژەوەندی خوازی زلهێزەکانی هەرێمی و جیهانی ئەم هەوڵە بەنجام نەگەیشتووە. ئێستای ژەم دۆخە هەر بەردەوامە. یعنی جگە لە گرفتی ناوخۆیی کە دەکرێت بە جیاواز قسەیان لەسەر بکرێ ئەوەش دەگەڕێتەوە سەر مەیل و بۆشوونی جیاوازی سیاسی لە ناوخۆی کوردستان بەرژەوەندی دەوڵەتانی سەرمایەداری مەجالیەوە نادات کە کوردستان وەک وڵاتێکی سەربەخۆ بوونی هەبێ. کەوایە بەڵێ ئەگەر ئەم ویستە بە ئەنجام نەگەیشت بە بێگومان لەسەر دۆخی خەڵکی کوردستان کاریگەری دەبوو دۆخەکەیش جۆرێکی تر دەبوو. ئەلبەت پێویستە ئەوەش لە بەرچاو بگرین مەبەست ئەوە نییە بڵین بە سەربەخۆیی و بە پێکێنانی دەوڵەت کوردستان دەبوو بە بەهەشتی سەرعەرز. نەخێر ئەو کاتیش کوردستان وەک هەر وڵاتێکی تر لە ناوچەکە تووشی گەلێک کێشەی ناوخۆیی دەبووە و ململانی سیاسی بۆ داوێنکردنی هاوسەنگی هێز و دیاریکردنی شارنووسی دەسەڵاتی سیاسی لێرەش بەردەوام دەبوو. ئەم قسەیە لە هەمان کاتدا مەرزبەندی لەگەڵ ئەو بۆچوونەیەکە پێی وایە کێشە تەنهاوەیە کە گۆیا خەڵکی کورد دەوڵەتی نییە. نەبوونی دەوڵەت یان سەربەخۆیی یەکێک لە کێشەکانە و لەوانەیە ستەمی نەتەوایەتی کۆتایی پێبێنێ بەڵام کوردستان وە کۆمەڵگایەکی مۆدرن و ئەمڕۆیی لەگەڵ گەلێک کێشەی سیاسی و کۆمەڵایەتی ڕوبەڕووە کە ئەو کاتی شەر ئێدامەی دەبێت و مەیل و بۆشوونی سیاسی و کۆمەڵایەتی دەکەونە ململانێ بۆ سەلماندنی سیاست و استراتیژی خۆیان بۆ ئیدارەی کۆمەڵگا.
بۆیە دەڵێن کوردستان ئەو کاتی ژیانی تەنانەت ئەگەر سەربەخۆ بێ و دەوڵەتی خۆشی هەبێ نابێتە بەهەشت. چاو لە کوردستان یێراق بکەن، خۆ ئێستا لە هەرێمی کوردستان شتێک بە ناوی ستەمی نەتەوایەتی نەماوە. دەوڵەت و پەرلەمان و بەگشتی ئیدارەی کۆمەڵگا کوردیە. ئایا کێشەی خەڵک بۆ ژیان، بۆ ڕیفاه و بۆ ئەمنیەت و ئاسایش کۆتایی پێهاتووە؟ کەوابووم بەڵێ سەربەخۆی یەکێک لە کێشەکان لا دەبات، بەڵام بەو مانایە نییە کە خەڵکی کوردستان ئیتر گرفت و کێشەیان نابێ و یان پێکەنانی دەوڵەت چارەسەری هەموو کێشەکانە. با بزانین بەڵام دەبێت چ بکرێت. ئایا ئەو کات دەست لەسەر دەستدا بنین و ملکەچی ئەو هەموو ستەم و نابەرابەریە بین چونکە دەوڵەتمان نییە؟ بێگومان نا. خەبات لە پێناو مافی دیاریکردنی چارەی خۆنووسین وەک دروشمێکی گشتگیر پێویستە داوای هەر کەسێک بێ کە لە ستەمی نەتەوایەتی بێزەرە. لە سبەی ڕۆژی ئێراندا ئەم دروشمە دەبێت بسەلمێنرێت کە هەر لە ئێستاوە بەرێڕاستی ئۆپۆزیسیۆن بە دروشمی تەمامیەتی ئەرزی دژایەتی لەگەڵ دەکات. لە هەر حاڵ ئەو کات بە سەلماندنی ئەم داوایە خەڵکی کوردستان بڕیار دەدات کە ئەم مافە چۆن دیاری بکات. بۆچوون هەیە کە دەڵێ بە شێوازی فدراتیو، بۆچوون هەیە دەڵێ سەربەخۆیی، بۆچوون هەیە دەڵێ خۆ بەڕێوەبەری و بۆچوونیش هەیە کە دەڵێ بە شێوازی دەسەڵاتداریەتی جەماوەری. کامەیان؟ ئەوە دەگەڕێتەوە بۆ بڕیاری خەڵکی کوردستان کە کام لەم ئاڵتەرناتیڤانە بۆ دیاریکردنی مافی چارەنووسی خۆیان هەڵدەبژێن. با ناوبڕێک وەربگرین، اینجا درێژە بە پرسیارەکانی وەڵام بە پرسیارەکانی کاک فواد دەدەینەوە. زیر بارون رقص رقص، تو خیابون رقص رقص، زیر بارون رقص رقص، تو خیابون رقص. بیا برقصیم زیر بارون گلوله، تو خیابون تا طلوع صبح آزادی. پای کوبیم جلو زندان کف خیابون، توی میدان میرقصیم رقص آزادی. رقص رقص زیر بارون رقص رقص، تو خیابون رقص رقص، زیر بارون رقص رقص، تو خیابون رقص. روزهای سرد و پر از خون نمی هراسیم، از سرب و باتون می جنگیم واسه آزادی. دست در دست تو خیابون هم پشتیم، توی میدون می رقصیم رقص آزادی. تو شبهای سرد و پر از خون جمع میشیم کف خیابون، نام تو رمز آزادی. دست در دست تو خیابون هم پشتیم، توی میدون میرقصیم رقص آزادی. رقص رقص زیر بارون رقص رقص، تو خیابون رقص رقص، زیر بارون رقص رقص، تو خیابون رقص. سرد و پر از خون نمی هراسیم، از سرب و باتون می جنگیم واسه آزادی. دست در دست تو خیابون هم پشتیم، توی میدون می رقصیم رقص آزادی. تو
شب‌های سرد و پر از خون جمع میشیم کف خیابون، نام تو رمز آزادی. دست در دست تو خیابون هم پشتیم، توی میدون میرقصیم رقص آزادی. لە درێژەی قسەکانی پێشوماندا دەبێت شتێک ڕوون بکەینەوە. ئێمە لە دنیایەکدا دەژین و قسە دەکەین کە موناسبەتی سەرمایەداری بەسەریدا زاڵە. یەکێک لە بنەما سەرەکیەکانی سەرمایە بریتیە لە کەڵەکەکردنی سەرمایە. سەرمایەداری ناتوانێ وانە بێ ئەگەر ئەو کارە نەکات، یانی ڕێگای کەڵەکەکردنی سەرمایە نەدۆزیوێتەوە و تێدا دەچێت نەدۆزێتەوە، واتە تێ ئەچێ. کەوابوو بە پەرەستاندنی ئامڕازی بەرهەمهێنان جاری وایە بازاڕی ناوخۆ وەڵام دەرەوە نییە و دەبێ و ناچارە بۆ مانەوە بیر لە دەرەوە بکات و پل بە هاوێژێت بۆ ئەو شوێنانەیە کە ئیمکانی گەشە و کەڵەکەکردنی سەرمایەکەی بۆ فراهم دەکەن، تەنانەت ئەگەر بە هەڵگیرسانی شەڕیش بێت. چونکە دەوڵەتانی سەرمایەداری فەرقیش ناکات ئاینی بێ یان غێری ئاینی، ئیشیانەوەیەکە ڕێگای مانەوەی خۆیان لە ڕێگای گەشەی سەرمایەوە خۆش بکەن. جا هەرکەمەیان هێزی زۆرتر بوو، ئیمکانی زۆرتری بۆ فراهم دەبێت. ئەو هەموو شەڕ و نەئەمنیە کە دەیبینین ئەگەرچی پاساوی جیاوازی بۆ دەبیننەوە، جاری وایە بە دیموکراسی و پاراستنی مافی مرۆڤ دەڕازێنێتەوە، بەڵام لە ناوەڕۆکدا هیچ نییە جگە لە ململانێ بلوکە جیاوازەکانی سەرمایەداری بۆ سەلماندنی بەرژەوەندی خۆیان. هەرچەندە بابەتەکەمان زۆر ساردەکردەوە، بەڵام جەوهەرەکەی هەر ئەمەیە کەوا بوو هەموو دەوڵەتانی سەرمایەداری هەوڵ دەدەن لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیان بۆ پاراستن و گەشەی خۆیان دەخاڵەت لە ئاڵوگۆڕەکانی دەرەوەی خۆیاندا بکەن. ئەگەر ئەمریکا بۆ نەتیجە دەگات کە لە کاتێکی دیاریکراودا هاوپەیمانی لەگەڵ هێزە کوردیەکان لە ڕۆژاوا دژ بە داعش ببەستێت کە خۆی زەمانێک بە هۆکارێکی ترەوە ڕێکی خستبوون، لەبەر دڵسۆزی بۆ خەڵکی ڕۆژاوا نییە، یان دەخاڵک لە عێراق، ئەفغانستان و زۆر شوێنی تر لە ناوچەکە. ئێستاش لە ئێران دەخاڵەتی بە خاتری خەڵک و مافە پێشێلکراوەکانی خەڵک نییە، یان لەبەر ئەوە نییە کە حکوومەتی کۆماری ئیسلامی سەرکوتگەرە و خۆین ڕێژە. ئەگەرچی بۆم دەخاڵەتانە هەروەک باسمان کرد پاساو دەدۆزنەوە، بەڵام لە ئەساسدا هەمان لۆژیکی سەرمایەداریە و لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیاندایە. بە درێژایی مێژوو وا بووە و تا سەرمایەداری وەک موناسباتی زاڵ بەسەرم جیهانەدا بوونی هەبێ هەروە دەبێت. ئەمە حکمی سەرمایەکە ئەوە دەخوازێت. دەخاڵەتی زلهێزەکان لەسەر داوای ئێمە نییە و ئەوانەش ماتڵی مخالفەتی ئێمە و مانان نابن، کەوابوو ئەوان دەخاڵەت دەکەن. قسە ئەوەیە بە لەبەرچاوگرتنی ئەم واقعیەتە هێزێکی سیاسی پێشڕۆ کە بیر لە قازانج و بەرژەوەندی خەڵکی سەمدیتوو دەکاتەوە، یان بیر لەوە دەکاتەوە کە ئێش و ئازاری ئەم خەڵکە کەم کاتەوە و مافەکانیان لە نێو ئەم کێشە و ئاڵۆزیانەدا ون نەبێ، دەبێ چی بکات؟ تەنیا یەک وشە وەڵام ئەم پرسیارانە ئەداتەوە: بەهێزبوون. بەڵام بەهێزبوون چییە؟ پێش چەک و پارە و دیپلۆماسی، ژیری سیاسی و یەکگرتووی هەموو ئینسانانەیە کە بیر لە ئازادی و بەرابەری و یەکسانی دەکەنەوە، یان خۆڕێخستن لە شار و گەڕەک و هەموو شوێنەکانی کاروژیان، هەبوونی گوتاری هاوبەش و پەیوەندی پتەوە بۆ ئەوەی کە بتوانێت دیفاع لە داواکاریەکانی بکات. ئەگەر هێز هەبوو ئەم جارە دەتوانێت لە هەر دەخاڵەتێک کە بە ئیرادەی ئەویش نییە ئیستفادە بکات. بەڵام ئەگەر هێزی نەبوو دەکەوێتە دوای استراتیژی سیاسی، هێزی دەخاڵەتگەر و چارەنووسی دەکەوێتە ژێردەست و پێیاوان. ئەوەی کە ئێمە پەیتا جەخ لەسەر ئەم هێزە دەکەینەوە لێرەوە سەرچاوە دەگرێت. گرفتی هێزەکانی ڕۆژاوا و بەگشتی هێزەکانی ڕێکخراو لە کوردستان ئەوە نییە کە نەزانن دەوڵەتانی تر لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیاندا دەخاڵەت دەکەن، بەڵکو لەوەدایەکە هاوکات هەوڵی چڕوپڕ نادەن بۆ بەهێزبوونی کۆمەڵایەتی خۆیان و بە جۆرێک دەتوانین بڵین تووشی ئەو وەهمە دەبن و حیسابی زۆر لەسەر دەخاڵەتی دەرەکی دەکەن کە ئەمەش هەڵبەت لە خۆڕانیە. لە ڕاستیدا سەرچاوی ئەم وەهمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەمیشە ئاڵوگۆڕە سیاسیەکان لەسەرەوە لە دیپلۆماسیدا دەبینەوە، یان هیچ یان زۆر کەمبایەق بە ڕێخستنی کۆمەڵایەتی ئەدەن و خەڵک بە یاریگای جدی ساحەی سیاسی نەدەن. بە بڕوای ئێمە ئەوەی وا لە ڕۆژاوادا ڕوویدا سەرڕای هەموو فیداکاری و ماندووبوونی خەڵکی کوردستان کە جێگای ستایشکردنە،
خۆیان بۆ ئەو کات ئامادە نەکرد کە دۆستایەتی ئەمریکا و هێزەکانی تر تا سەر نییە و ئەوان لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیان هەر کاتێک بە پێویستی بزانن پشت لە هەر بەڵێنێک دەدەن. لەسەر ڕێکەوتنی هەم دوای هێزەکانی سووریای دموکراتیک لەگەڵ حکوومەتی سووریا دەتوانین بە کورتیەوە بڵین کە ببڕوای ئێمە ئەم ڕێکەوتنە لە دۆخێکی ئەمنی و سیاسی زۆر دژواردا کرا. لە دوای گەلەکۆمەیەکی گەورەتر لە خەڵکی کوردستان لە ڕۆژاوا کرام دۆخی بەرەکانی ڕوبەڕووبوونەوە ئەوەندە لە بەرژەوەندی ڕۆژاوادا نەبوو. دەیان هەزار هاوڵاتی بە جارێک بەرەو ناوچەکانی کوردستان ئاوارە بوون. باری مرۆیی بە جۆرێک بوو فشارێکی یەکجار گەورەی لەسەر بڕیاردەرانی ڕۆژاوای کوردستان دروست کرد. تورکیا بە هەموو توانای سەربازیەوە پشتیوانی دەمەشقی دەکرد. ئەمریکا کە ڕۆڵی سەرەکی لە سووریادا هەیە دەستبەجێ لە شەو ڕۆژێکدا لە نێوانگێریەوە بووە لایەنگرێکی سەرسەختی تورکیا و دەمەشق. نوێنەری سەرۆکی ئەمریکا تۆم باراک وەک کەواسووری بەرلەشکەر لە بری نوێنەرایەتی ئەمریکا بووە پێنا و قاسدی تورکیا و دەمەشق. بۆیە بەپێ هەموو لێکدانەوەکان ئەو ڕێککەوتنەی کرا بریتی بوو لە ڕاگررتنی شەڕ و خوێنڕشتن و پاراستنی خەڵک لە مەترسی لە ناوچوون و ئەوارەبوونی بە کۆمەڵ نەک لە پێناو پاراستنی پرۆژێ هەرێمی ڕۆژاوای کوردستان. ئەم ڕێککەوتنە دەرفەتێکیدا بە ڕۆژاوە تا بتوانێت خۆی کۆبکاتەوە لە ڕووی ئەمنی و سەربازیەوە. هەر وەک دەرفەتیدا لە ڕووی دیپلۆماسیەوە بکەوێتە خۆ و هاوکات شەقامی کوردستان بکەوێتە جوڵێکی بە کۆمەڵی یەکگرتوو کە بووە هۆی دروستکردنی فشارێکی گەورە لەسەر ئەمریکا و ئەوروپا و تەنانەت دەمەشقیش. بۆیە لە وورزەکاری جێبەجێکردنی ڕێککەوتنەکەدا دەبینین لەم دۆخەنە هەموارەدا تەنها خەڵکی کوردستان فریان ڕۆژاوای کوردستان کەوتن. بە کورتیەکەی دەزانین ڕێککەوتنەکە بۆ پاراستنی خەڵکی کورد بوو لە ناوچوون و کۆمەڵکوژی و کۆچی بە کۆمەڵ و چۆڵکردنی خاک، نەک بۆ پاراستنی ئەزمموی خۆ بەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان. قەبارەی هەڕەشەکە زۆر گەورەتر بوو لە توانای بەرخۆدانی ڕۆژەوە. ئەو شەڕای ڕوویدا تەنها لەگەڵ سووریا نەبوو، بەڵکو ڕوبەڕووبوونەوە بوو لەگەڵ تورکیا و بەرژەوەندی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی عەرەبی بەتایبەت سەعودیە و قەتەر و ئیمارات. بۆیە ئەو ڕێککەوتنێکرا ڕەنگە شتێکی ئەو تۆی تێدا نەبێت. دەستکەوتەکەیەوە بووکە لە ڕووی تاکتیکیەوە خەڵکی کوردی پاراست، بەڵام لە دوورمۆدادا پێویستە کاری لەسەر بکرێت و ئەوەی هەیە دەبێت بپارێزرێت و چاوەڕێ دەرفەتێکی دیکە بکرێت.
هەر لە ئێدامەی قسەکانی پێشووماندا لە وەڵام بە پرسیارەکانی کاکفواد 94 پێویستە جەخت لەسەر چەند بابەتی تریش بکەینەوە. یەکێک لەو مەترسیانەی کە هەڕەشە لە ڕۆژاوا دەکات هەڕەشێکی فراوانتر لە خودی ڕۆژاوایە. زاڵبوونی ئەم دیدگایەکە لە بنەڕەتدا چەمکەکانی دەسەڵاتی خۆبەڕێوەبەری بەتایبەت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە مەحاڵ و یوتوپیا دەزانی و بەرگری بەری پێدەگرێت. ئەوەی بە ناوی دەوڵەتی سووریا و سوپای عەرەبی سووریاوە ناو دەبرێت هەمانەو هێزانن کە تەنانەت پێش هێرشی 2014 داعش بۆ سەرکۆبانی شارەکەیان گەمارۆدا بوو ئێستاش بە مەشروعیەتی دەوڵەتەوە گەڕاونەتەوە. ئەمە لەلایەکەوە و لە لایەکی تریشەوە کشانەوەی هێز لە ڕۆژاوە بەواتای کەموکۆڕی چەمکەکانی نییە بەڵکو بەواتای هێزی زیاتری دوژمنی و پێکاتە کۆنەکانە بەرامبەر بەکاری نوێ. کاری نوێ ئازادی تاکەکەسی و شێوەکانی ژیانی کۆمەڵایەتی کردبووە بنەما. بەڵام یەک ڕێکخستنەوەی دواتری هێزەکانی و پەیوەستبوونی هۆزەکان بە هێزەکانی دەمێشق توانای سەربازی هێزە دموکراتەکەەکانی سووریای لاواز کرد، شتێکی کە کەمتر لە بەرچاوگیرا بوو. خاڵێکی تر کە لە هەر لێکدانەوەیەکی ڕۆژاوادا دەبێت لە بەرچاو بگیردرێت ئەوە یەکە لە 2014 بەولاوە ڕۆژاوا و سیستەمی خۆبەڕێوەبەری هەموو ڕۆژێک لە جەنگ و هێرشی گروپە جیهادیەکان و بەتایبەت سوپای تورکیا و هێزە نیابەتیەکانیدا بووە. بەڵام مەترسی گشتی شکستی ئەم پرۆژەیە ئەوەیەکە تاکو و هەموو هەوڵێک بۆ دروستکردنی کاری نوێ بە ئەنجامی خەیاڵی نیشان بدەن تا بڵێن لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەو شکلە دەدەسەڵات جێناگرێ. کەوا بوو ئەوەی لە ڕۆژەوە هەیە ئەگەر شکست بهێنێت نەک چەمکەکان بەڵکو ئەگەری وێناکردنی پرۆژێ بەدیل واتە دەسەڵاتی خۆسەپێنەری مەرکەزیەکە فرەچەشنی ناناسێ و بایەخی پێنەدات. لەم ڕووەوە مەترسیەک نەک تەنها بۆ ڕۆژاوا بەڵکو بۆ ئەو بیر و باوەڕەشە کە پێدادەگرێت لەسەر قبولکردنی فرەچەشنی و سەلماندنی ماف و دەسەڵاتی خۆبەڕێوەبەری. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادارکراین کە دایە بەدێعا نەقشبەندی ژنە تێکۆشەری ڕێگەی ئازادی و یەکسانی و یەکێک لە لایەنگرانی کۆمەڵە لە ناوچێ زەلکە ڕۆژی سێشەممە 21 ڕێبەندان لە تەمەنی 85 ساڵیدا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد و بنەماڵە و ئازیزان و بەتایبەت هاوڕێیانی کۆمەڵی خەمبار کرد. دایە بەدێعا وێڕای هاوژینی ئازیزی کاگ سەی محەممەدی زەڕین لە زمرەی ئەو بنەماڵە تێکۆشەرانە بوون کە بەردەوام دەرگای ماڵیان لە ڕووی پێشمەرگەکانی کۆمەڵە ئاوەڵا بوو. وەک دایکێکی دڵسۆز لە ئامێزی دەگرتن و خۆشەویستی دایکانەی دەبەخشی پێیان و سفرەی هەژارانەی لەگەڵدا بەش دەکردن. زۆربەی هاوڕێیانی گیانبەختکردنمان لەوانە هاوڕێیان دکتۆر فەتحوڵای لوتفوڵای نەژاد، ئەیوب نەبەوی، خەسرە و ڕەشیدیان و حسین پیرخزریان و دەیان هاوڕێی گیانبەختکردووی ناو ڕیزەکانی کۆمەڵە سەردانی ئەو ژنە تێکۆشەرەیان دەکرد و حەشاریانی دەدا و لای دایە بەدێعا دەحەوانەوە. دایە بەدێعا جگە لەوەی ماڵەکەی کردبوو بە شوێنی حەوانەوەی پێشمەرگەکانی کۆمەڵە خۆشی بەلایەنگر و بە باوەڕ دەزانی بۆ ڕێبازە و لە هیچ هەوڵێک لە پێناو ئامانجە ئینسانیەکانی کۆمەڵە درێغی نەدەکرد. بۆیە دایە بەدێعا تەنها پشتگیری شۆڕژ نەبوو بەڵکو خۆی تێکۆشەری ئەو ڕێگایە و بەشێک لەو خەباتە بوو. هەر بۆیە لە داوێنی ئەم دایکە ئازیزە هاوڕێ ئامینە و هاوڕێ غەفوری پێشمەرگە پەروەردە بوو چەند منداڵی دیکەی بوون بە لایەنگر و تێکۆشەری ئەو ڕێبازە کە بەداخەوە لە کاتی گیانبەختکردنیدا لەلای نەبوون دوور لە وڵات و لە چاوەڕوانی نوێکردنەوەی دیدار لەگەڵ جگەرگۆشەکانی گیانی بەخت کرد. ئەو ژنە تێکۆشەرە لە زۆمرەی ئەو دایکە تێکۆشەر و شۆڕەژێرانە بوو کە لە ماڵەکەیدا جگە لە سۆز و خۆشەویستی بۆ پێشمەرگە بڕیاری تێکۆشانی لێدەدرا و شوێنێک بوو کە هیوای دوا ڕۆژی ئازادی لێ پەروەردە دەکرا. ئەمڕۆکە کە یاد لە دایە بەدێعا دەکەینەوە یاد لە هەموو ئەو ژنانە دەکەینەوە کە بەبێ ناو نیشان بەڵام بەهێزێکی گەورە پشتگیری شۆڕەشی کوردستانیان کردووە. لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایە بەدێعا بەتایبەت
هاوڕێیان سەیەحمەد و ئامینە و غەفور و سارا و سەحەر دەکەین و خۆمان لە خەم و پەژارەیاندا بە هاوبەش دەزانین. یادیدایە بەدێعا دەکەینە هێز بۆ بەردەوامبوونی خەبات و تێکۆشانمان تا گەیشتن بە ئاواتەکانمان. ماڵاوایی لە ژیانی هەڵسوڕاوێکی سیاسی و بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری سنە. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادارکراین کە هاوڕێ سەعید ئەحمەدی بەندکراوی سیاسی پێشوو، چالاکی سیاسی و دڵسۆز و دۆستی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی تورکیا ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ سەعید لە دایکبووی شاری سنە بوو. هەر لە سەرساکانی دەستپێکردنی ڕاپەڕین دژی دەسەڵاتی پاشایەتی لە ساڵی 1970 وەک کەسایەتیەکی خەباتکاری ئەو شارە ناوبانگی دەرکرد. لەگەڵ بەدەسەڵاتگەیشتنی کۆماری ئیسلامی بەکردەوە دژی ئەو ڕژێمە هەڵوێستی گرت. چالاکی لە خۆی نواند و خۆی بە ڕێبازی کۆمەڵەوە ناسان. لە دڵی دیکتاتۆری کۆماری ئیسلامیدا ماڵی کاک سەعید لە شاری سنە بوو بە شوێنی حەسانەوەی پێشمەرگەکانی کۆمەڵە و تیمارکردن و حەشاردانی پێشمەرگە بریندارەکان. ورێ بەرزی خەبات و هیوایکی پتە و بە ڕزگاری لە ستەم و چۆسانەوە و بە دەربەسبوون لە پێناو ڕێبازی ڕزگاری چۆساوەکان ناسنامەی حاشا هەڵنەگری هاوڕێ سەعید بوو. کاک سەعید کرێکارێکی خەباتکار، چالاکێکی سیاسی و مەدەنی دڵسۆز و ڕووناکبیرێکی هۆشیار بوو کە لە یەکەمین دیدار لەگەڵیدا هەستت بە ئاستی بەرزی دڵسۆزی و مرۆڤدۆستی ئەو بەڕێزە دەکرد. هاوڕێ سەعید بەهۆی چالاکی سیاسیەوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە سزای چەندین ساڵ زیندان و دواتر سزای لە سێدارەدانی بەسەردا سەپا و کەوتە ژێر دڕندانەترین شکنجە و ئەزیەت و هەزارەوە. سەرنجام کاک سەعید توانی لەگەڵ هاوژینەکەی هاوڕێ مەنیژە سادقی کە ئەویش چالاکێکی سیاسی و مەدەنی ناسراوی کوردستانە لە دەست ناوەندە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی ڕزگاریان بێت و بەمبەستی گەیشتن بە وڵاتێکی ئەمن ڕوویان کردە وڵاتی تورکیا. بەداخەوە وێڕای تێپەڕبوونی چەندین ساڵ و هەوڵێکی بەرێنی دۆستان و دڵسۆزانی ئەم بنەماڵە خەباتکارە نەتوانرا گوازرێنەوە بۆ وڵاتێک کە تیادا ئاسایشیان پارێزراو بێت. سەرنجام دڵی پڕ لە هیوا بە ڕزگاری هاوڕێ سەعید لە لێدان کەوت و بنەماڵە و دۆستانی تووشی خەم و پەژارێکی بێسنوور کرد. ئێمەش لەلایەن سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمونیستی ئێرانەوە وێڕای ڕێزگرتن لە ژیان و تێکۆشانی ڕاستگۆیانەی هاوڕێ سەعیدی ئەحمەدی پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی هاوسەرە دڵسۆزەکەی واتە هاوڕێ مەنیژە سادقی و منداڵە خۆشەویستەکانیان و سەرجەم دۆستان و ئازیزانی بەڕێزیان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادارکراین کە هاوڕێ کەیومەرس شەریفی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشووی حەزبی کۆمونیستی ئێران بەهۆی نەخۆشیەوە لە ڕۆژی 10 فەڤریە 2026 لە وڵاتی سوید ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ کەیومەرس شەریفی لە تەمەنی تازەلاویەتیدا ڕووی لە چالاکی سیاسی کرد و لە ڕاپەڕینی ساڵی 1979 لە ئێران دژی دەسەڵاتی پاشایەتی بەشداری کرد. دواتر خەباتی سیاسی خۆی گرێدا بە کۆمەڵەوە وەک پێشمەرگێکی چالاک درێژێ بە هەڵسوڕاندا. لە ژیانی پێشمەرگایەتیدا هاوڕێ کەیومەرس لە گورجانەکانی شاهۆ، ئارێز و شوان دۆری بەرچاوی نواند و لە نێو هاوڕێیاندا بووە جێگای متمانە. فیداکاری و لە خۆبردووی هاوڕێ کەیومەرس لە ئاستێکدا بووکە لە یەکێک لە شەڕەکان دژی بەکرێگیراوانی ڕژیمی ئیسلامیدا بریندار بوو، بەڵام بورەی خەبات و تێکەوشانی هەروە بەردەوام مایەوە. لە گۆڕەپانی خەباتی پێشمەرگانەدا هاوڕێ کەیومەرس ئازاری لە دەستانی خوشکی ئازیزی واتە هاوڕێ ئازیتا شەریفی بە ورەیەکی بەرزەوە تەحەمڵ کرد. هاوڕێ ئازیتا پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە بوو کە بەداخەوە لە مەیدانی خەباتدا گیانی بەخت کرد. هاوڕێ کەیومەرس لە ساڵی 1993 زاینی ڕووی کردە دەرەوەی وڵات و لە وڵاتی سوید نیشتەجێ بوو. سەرڕای گرفتە پەیوەندیدارەکان بە ژیانی پەنابەریەوە هاوڕێ کەیومەرس درێژێ بە خەباتی سیاسیدا و تا کۆتاییەکانی ژیانی وەفادار بە ڕێبازی کۆمەڵە مایەوە. بەداخەوە هاوڕێ کەیومەرس لە یەک ساڵی ڕابردوودا گیرۆزەی نەخۆشی شێرپەنجە بوو، سەرڕای هەوڵی زۆری پزیشکەکان نەتوانرا چارەسەر بکرێت و سەرنجام
ڕۆژی 10 فێڤریە 2026 ماڵەوەی لە ژیان کرد و هاوڕێیان و بنەماڵەی تووشی خەم و پەژارێکی بێسنوور کرد. وی ڕێزدانان بۆ خەباتی دڵسۆزانەی هاوڕێکەی و مەرز شەریفی و پێزانینی خۆمان بۆ تەمەنێک خەبات و تێکۆشانی سیاسی ئەو بەڕێزە هاودەردی خۆمان لەگەڵ سەرجەم بنەماڵی بەڕێزی ڕادەگەینین. یادی عزیزی هاوڕێکەی و مەرز شەریفی بەرز و بەڕێز و پیرۆز بێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چوونەکانی خۆتان بۆمان باس بکەن. جارێکی تر سپاس و ماڵە.